ڕاستی ئەمە خەمبارین بەوەی کە دوو کۆرپە لە پێش هاتنە دنیاوە گیان لە دەست بدەن لە پێناوی ئەوەی کە نەتوانراوە دایکەکانیان بگەێنرێتە نەخۆشخانە و پێویستیەکانی تەندروستی بگات بۆ خانمانە. لە دنیادا ئەگەر ئابلوقە هەبێت لەسەر شوێنێک یاخود ئەگەر هەر شێوەیەک لە شێوەکان بتوانرێت یاخود بویسترێت شوێنێک جودا بکرێتەوە لە شوێنێکی تر، هەموو پێویستیەکانی بۆ دابین دەکرێت لە ڕووی تەندروستیەوە، لە ڕووی خوێندنەوە، خزمەتگوزاریەکان، تا بتوانرێت ئەو کەسانە ئەگەر لە شوێنێکی شا بمێننەوە هەموو ئەو پێویستیانێک کە لە ژیانی ڕۆژانەیانە هەیەە بۆیان دابین بکرێ. چ جای ئەمە لە کەمپی مەخمور بەڕاستی چەند جارێک کەمپی مەخمور ڕوبەڕووی ئەم حاڵەتە بۆتەوە کە ئابلوقی خراوەتە سەر، هاتوون و چوون وەستێنراوە یاخود نەهێشتراوە. بەڵام ئەم جارە ئێمە هەم وەک پەرلەمانتار زۆر نیگەرانین، هەم لە ڕووی ئینسانیەکەەوە زۆر نیگەرانین، چونکە ناکرێت دایکێک کۆرپەلەکەی لە دەست بدات لە پێنا ئەوەی کە نەتوانرا بگەێنرێتە نەخۆشخانە. ئەمە پێچەوانەی مافەکانی مرۆڤە، پێچەوانەی هەموو ئەو هەوڵانەیە کە لەسەر تاسەری دنیادا بۆ بەدیهێنانی یەکسانی بۆ دابینکردنی پێویستیەکانی ژنان کە گرنگترینیان پێویستی تەندروستیە دەدرێت. لەبەرەوە ئەمە دەکرێت کەیسێکی زۆر گەورە بێت و لە هەرێمی کوردستانە بەجددی کاری لەسەر بکرێت. بێگومان من هەر لە ئەمڕۆوە دەستم کرۆ بە گفتوگۆ لەگەڵ ژنەی تایبەتمەند بە کاروباری کۆمەڵایەتی و مافی مرۆڤ و مافی ئافرەتان تا بتوانین ئەو کەیسە قسەی لەسەر بکەین یاخود ڕێگە چارەیەک دۆزینەوە و ئەو کەسانش کە بەرپرسیارن لەو حاڵەتە لە هۆکارەکانی تێبگەین و ڕێگە چارەش بۆ ئەوە بۆ دووبارە نەبوونەوەی ئەو حاڵەتە بەدیبێنین.